ناو محەممەدە خوێنکاری مەرحەلەیەکی ئایتیم پرۆجێکتەکانی من پێکاتون لە گەراجێکی زیرەک پێڵاوێک بۆ نابینان شەقامێکیش بۆ پەڕینەوە. گەراجە زیرەکە پێکاتۆ لەوەی کاتێک کە سیارەیەک ئەگە بتێوی بێتە ژوورۆ لە ڕێگەی حاسانەوە ئەتوانی دەرگای گەراجەکە بکرێتەوە. کاتێک کە سیارەکە بێتە ناو هەر گەراجێکیانەوە ئەو گەراجە وا دەرەکەوە کە تەواو پڕ بووە. لیدەکانیشمان لێرە هەیە ئەمانە بۆ ئەو کەسەیە کە سەرپەرشتی گەراجەکە ئاکات لە پێشەوە دەرەکەوێت. چەند لیدێکیشمانداناوە گڵۆب کە ئەم گڵۆپانە لە ڕێگەی موبایل ئەپلیکیشنێکەوە ئەتوانین هەڵیکەنیان بیکوژێنەوە بە پێویستی خۆمان کە ئایا بەجیا بمانەوێت یان هەمووی بەیەکەوە بمانەوێت ئیش پێ بکەین. پێڵاوەکەشمان کە تایبەتە بۆ نابینان ئەم پێڵاوە هەتا نزیکتر بیتەوە سەڵتەکەی دەگۆڕێت. شەقامەکەشمان بۆ پەڕینەوە دروستمان کردووە کاتێک بۆ نمونە یەکێک بیێ بپەڕێتەوە بۆ سەلامەتی کەسەکە کاتێک کە پەنجە بە بۆتۆنی گۆڕینی ترافیک لایتەکە ئەیە کاتێک ئەبێ بە سەوز بۆ پەڕینەوەکان ئەم ئەڵتراسۆنیکانە واتە تاسەکان بەرز دەبنەوە و ئیش خوانە.